خاڵۆ من چۆنەوە قەرزت بدەمەوە؟ ڕۆژێ مەش دێ خوارزاکەم تا ئەو ڕۆژە دێ ئەگەر ئەزەل پێت بڵێ بکوژە یەکسەر دەکوژی بڵێ بمرە دەمری تەواو دەست ماز دەکەم خاڵۆ. نانانا تەواو ئێستاژەم زەرفانە وەرگرە هەموو ڕۆژێ ئەمانە پڕکەوە و بیان نووسە یەکسەر بۆ منیا بنێرە. چی بنووسم خاڵۆ؟ چی دەنووسی؟ لەو ڕۆژەوە ئەزەل چی دەکا؟ بیر لە چی دەکاتەوە؟ دانە دانە بۆم دەنووسی دانە دانە بیان نووسە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکات. بڵێ خاڵۆ ئێستا وای دانێ من چوون بۆ لای ئەو پیاوە اینجا نانی ئەو بخۆم و ینی ئێستا ئەمە نابێتە خەیانەت ببێ ئاگای ئەو شت بکەم گەر هەڵام بمبورە خاڵۆ. خوارزە دڵسۆزی سەبارەت بە تۆ لەمە بە دووە ئەوەیە کە ئەگەر پێت بڵێم خیانەتیش بکە دەبێ خاین بیت تێگەیشتی؟ دەی ڕۆڵە بەخێرچی دێ ببوورە شەکرمان نییە شەکرم لێ قەدەغە کراوە ئەگەر حەز دەکەی با چیرۆکێکی وەکو شەکر شیرینت بۆ بگەڕمەوە. حەسان سەباح دەناسی؟ حەسان سەباح پیاوێک بوو لەسەر لووتکەی چیایەکی سەخت دادەژیە ماڵی لە ناو قەڵایەکدا بوو قەڵای ئەلەموت حسابی بۆ پاشاش نەدەکرد بێباک لە یاسا پیاوێکی زۆر مەترسیدار بوو. لەو کاتەدا سوڵتان سەلاحەدینی سەلجوقی ڕاوچیەکانی خۆی نارد تاوەکو حەسەن سەباحی ڕاو بکەن. سەری حەسەن سەباحی دەویست. حەسەنیش بەمەی زانی نێردراوێکی ناردە لای سوڵتان. نێردراوەکە گەیشتە کۆشکی سوڵتان. چووە پێشەوە وتی حەسەن پەیامێکی هەیە بۆ سوڵتان. سوڵتان وتی فەرموو بیڵێ. نێردراوەکە ئاوا سەیری کرد وتی بەم قاڵەباڵغیە نابێت. سوڵتان قەڵەباڵغەکەی نەهێشت. نێردراوەکە وتی با ئەو پاسەوارانش بچنە دەرەوە پەیامەکە تەنها بۆ تۆیە. سوڵتان کەمێ ورد بووەوە پاسەوانەکانیشی دەرکرد. دواتر نێردراوەکە بینی دوو کۆی لە ماون لەلای سوڵتان بۆ پارێزگاری ئەو وتی ئەوانەش دەرکە دەرەوە. سوڵتانیش وتی ئەوانە دەرناکەم ئەوانە کوڕی منن جێمەتمانەترین کەسانی منن. وتی ئێمە هەرسێکمان یەک کەس حسابین بڵێ ئەگەر نازوو بڕۆ دەرەوە. دواتر نێدراوەکە چووە لای دوو کۆی لە پاسەوانەکە و وتی پێیان ئەگەر پێتان بڵێم کە شمشێرەکانتان دەرکەن و سەری تاوانبار پەلدەن چی دەکەن؟ دوو کۆیلەکە شمشێرەکانیان دەرکرد و بێ بیرکردنەوە وتیان فەرمانتە. بەم شێوەیە نێردراوەکە بێ ئەوەی سەیری پشتەوەی خۆی بکات دەرچوو ڕۆیشت. سوڵتانیش هەر ئەو ڕۆژە ئەو پیاوانەی کە ناردبوونی بۆ ئەوەی سەری حەسەن سەباح لێ بکەنەوە و بینێرن بۆی هەموویانی گەڕاندەوە. زۆر سەیرە. بەڕای تۆ ئالەم چیرۆکەدا من کێم؟ تۆ حەسەن سەباحی. من نێردراوەکەم نێردراو. باشە تۆ کامەیانی؟ ئەمن کۆی لە شەمشێر بەدەستەکەم. باشە ئەگەر ڕۆژێک نێردراو پەیامێکت بۆ بێنێت چی دەکەی؟
من ببوورە خاڵەوە تەفە کەسێکی سادەیە من بەقەدەر تۆ لە کتێبوشن نازانم گەر پێیان هەڵگر خاوەن پەیامەکە بێ ئەوەی پێویست بێ دەیکەم دەی با زیاتر مێشکت ئاڵۆز نەکەم خوارزە باشە ئەگەر ئەزەل پێت بڵێ مەکوژە ئەمنیش پێت بڵێم بکوژە چی دەکەی؟ ئەوە قسەی لەسەر نییە خاڵۆ تۆ بڵە بیکوژە یەکسەر دەیکوژم خاڵۆ دا و چیرۆکەی حەسەن سەباحم دێ تا بیخێنمەوە بە خوێندنەوەی دەزانم چێ بکوژم تۆ مێشکی خۆت بەم شتانە ئاڵۆز مەکە خوارزە پەیامەکە وەرگرە ئادەی کوڕی خۆم ڕۆژێکی خۆش بۆ تۆ لێی گەڕێ با لێیدا لێی گەڕێ علی مێشکی هەر لەسەر تۆیە خاڵۆ لێی گەڕە با لەو ئەزە لە پرسیم چی لەمان دێوە بکەین لێرەی دانێ خوارزە چیرۆکی ئەو سەگەت بیستۆ کە لە نێوان دوو خاوەندا سەری سوگما بوو هەردووکیان دەچنە بەرامبەر سەگەکە یەکێکیان دەڵێ وەرە لای من ئەوی تریش دەڵێ وەرە لای من سەگەکە سەری سوورما ڕای کرد؟ نا سەگەکە سەری سوورما و ئێسکەکەی فرێدا پێشیان و لێیدا ڕۆیشت ئەوان چیان کرد؟ سەگەکەیان کوشت و فڕێیاندا ها؟ پاشە کەس لە سەگەکەی نەپرسی ها؟ دەیەوە بۆ کۆ بچێ؟ نەک خاوەنی سەگەکە بەڵکو دەبێت سەگەکە چاوەڕێی دەمی خاوەنەکەی بکە خوارزە ئەوەی سەگەکەی کردوێتە سەگ ئەو دڵسۆزیەتی بێ ئەوەی گوێڕایاڵیان بیت دڵسۆزت نابن خوارزە وا کاتی دێ خوارزە ڕۆژێک لەم ڕۆژانە لەوانەیە بۆ لای خۆم بانگت بکەم کە بانگم کردی دێیتەوە بۆ لای من پێویستە چی بکەم ها؟ پرسیار بە پرسیار وەڵام مەدەوە ئەوە چییە ها؟ بڕۆ ئەمە بدە بە عەلی ناتوانم تێبگە خاڵۆ ناتوانم بیکەم ڕاستەوە عەلیە بۆ پارە منی فرۆشت پیاوی کوشت بە ململی داهێنا وتی گەراشکێکی خانەوادەکەشت دەکوژم بێگومان ئەو پیاو کوژە ئەو عەلیە وتت خۆش دەزانێ شایانی مردنە بەڵام عەلی چتریش هەیە ئەو عەلی کاکەیاتی منی کرد تەنانەت پەنجەیەکیشی ئازار نەدام گەورەی شەڕەفی دەپاراستم عەلیەکەیە خاڵۆ هیچ باسی ئەو عەلیم بۆ نەکردووی بۆ پاراستمین لە جەردەکان ئەو عەلی برام سەگ ئێرەی گەست ئێستا گەر سەیری قۆڵێکی دەبینی عەلی چتر هەیە بەڵام من ئەوەشم بیر دەکەوێتەوە هێشتا کڵۆڵی ئەو برینە نەڕۆیشتووە لەسەر قۆڵی ماوە ئەو عەلێش هەیە خاڵۆ بەڵام هێش تریش هەیە هەردوو چێنێکە ئەم کارەوە دەبێ یان دەبێ ڕقت لێ بێتەوە یان ئەوە تا خۆشت بێ خوارزە ئەگەر بتەوێ هەردووکیان لێکتر بکەیتەوە یەکسەر بەڕوو تا دەدەکەیتەوە هەردووکیانت لێون دەبێ ناتوانم بیکەم ناتوانم خاڵۆ تۆ خۆت نایکەی خوارزاکەم تۆ ئەمر دەکەی دواتریش دەڕۆی تۆ نایکەی من دەیکەم من دەربارەی چی قسە دەکەن؟ لەسەر من قسە دەکەن
بۆ خۆم شوێنەکەیت پێ دەڵێم بەڵێ خاڵۆ بۆ خۆشم ڕۆژەکەیت پێ دەڵێم بەڵێ خاڵۆ تۆ چەکەکە سوار دەکەی و ڕای دەکێشی بەڵام من بۆ خۆم عەلی دەکوژم بەڵێ خاڵۆ بریتەکانی سەرکەوتن ئاشکرا دەکەم دوو پلیتی شەمەندەفەر بەرەو سۆفیا دەزانیت چیە بڵغارەکان کچیوان هەیە هەر قاسێکیان هەندی مثلە وەکی تۆنا وەکی منە سەیری ئاەنەمە کە کەسمان لە دوانیە بیر لەوێ بکۆ کوڕم خەیاڵ بکە خەیاڵ ئەوانە بەسەر چوون خەیاڵ بوو بەک بۆ دووە بەک ئێستا سەری ئاەنە بکە بە هەموو ئەقلی خۆیان دانەوێ ئێمە بۆستێنن ئێمە تازێنە چێ دێڵی دەڕۆی بيلا خما خارج بكو كولا خافك ما برا لقوس السر حوسين شي جوان تجري الشكيكي ليه كولا با نيبه بعدو دنشي هناري شليبه اي حواس باركة من بيتسو لا نبي برم دكرا او هم شروط سامان ما دي بينوا لوي دوباره دي بينوا منو تو دي بينوا كولا دي بينوا ايه ما دروي كورة جابلێکی خێزانش دروست دەکەین دەبینە خاوەن ماڵ و منداڵی خۆشمان سەری دواوە مەکە دەڕۆی ئەو جارە ناتوانین مەرا بگرین دەڕۆی بۆ شوێ ڕاکەم کوڕا کاکە من چارەیان دەکەم بدۆم داڕاکەم ڕاوەستە کوڕە ڕاوەستە من ئەو شەمەندەفەرە لێ دەخڕم من و تۆ لەڤارنا من و تۆ ژنیش دەهێنی منداڵیشمان دەبێ خۆشترین ژیان لەوێ دەژین بۆ خۆمان بۆ کاکە باڕێ دەوەرم ئەمریکاکە دەیزەکەم بۆ
هنا قوم تلفونم نییە بەسەر کەوت مشکات چێە ئەگەر جەنگیز بێویش دەخەمە ژێر پێم کاریان بەم نا چێە برادر ئەمن چیرۆکێک قەرزاری تۆم وانە ئەگەر دەڵێ هەروە لە ڕێگا بۆتی دەگەڕمەوە چیرۆکەکەت بۆ بگەڕمەوە بێڵێ خاڵۆ ڕۆژێک لە زیندان بووم لە حەوشەکەدا منداڵێکم بینی منداڵێکی پەرێشان وەک بڵێ دنیا بەسەری داڕوخاوە خەمبار منیش گوتم ئەرێ کوڕا بۆچی وا خەمباری سەیری کرد وتی خاڵۆ منیان کوشتووە خاڵۆ منیش پێکەنیم وتم تا دڵی بدەمەوە وتمەی ڕۆڵە هەر کەسێک لێرە بێ یان ئەوە تا مردووە یان ئەوە تاش کوژراوە اینجا سەری بەرز کردەوە و سەیری کردم وتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە مردن نییە خاڵۆ دەزانی وتی مەسەلەکە چییە؟ چێ مەسەلە؟ وتی مەسەلەکە مردنە لە خۆشترین ڕۆژدا مردنە لەو ڕۆژەیدا کە تۆ تیایدا جوانترین خەونەکانت پێک دێنی ئەوەیە مەسەلەکە دەزانی مەسەلەکە چیترە؟ چیە خاڵۆ؟ مەسەلەکە مردن نییە مەسەلەکە مردنە لەسەر دەستی جێ متمانەترین هاوڕێکت ئەوەیە مەسەلەکە ئیتر ئەو کوڕا ئاوای بە من گوت ئێستا تێگەیشتی ئەو منداڵی حەوشەکە کێ بوو برادر لەسەر عومەر پرسیارە لێ کردم ئێستا لە عومەر تێگەیشتی ها؟ تێگەیشتم خاڵۆ تێگەیشتم تۆ لەو زۆرە پیاوانێنی تەفۆ تەنیا کەسم هەبێت تۆی براکەم ناتوانم بیکەم پێم ناکرێ بگورە کاکە ناتوانم بیکەم ناتوانم داوای لێبوردنی چی پیاو خۆ دەبەنگنی ئەو هەموو ڕێگایەمان بڕی لێم دەکاکە زووکە بم کوژەتکایە یا سزام دەیە لەگەڵ خۆت بمبە کوڕم تۆ هەتا ئێستاش هەر بێ ئاگای ئەمڕۆ من و تۆ بێ تواناییمان بەدەستهێنا ئەمڕۆ سامی ئێمە سووک بوو فری من و تۆ تەفۆ ئەمڕۆ لە سەگایەتیەوە بۆ پیاوەتی تەرفیعمان کرد یانی نامکوژی کاکە ئەمڕۆ تۆ ناکوژم دەچینە ڤاردا گورە ڤار نایدە خۆم کە گەڕاینەوە ئەستەمبۆڵ هەردووکمان بە یەکەوە دایکی میلەت خەڵات دەکەین
کاکە ئەرن کوژرا ئەرن گازێکی تاوانەکەی بینی کاکە ئەرن ویستی عەلیم کوژێ کاکە ئەرن چێ کوشتی؟ چێ کوشتی؟ کاکە عەلی بوو؟ تۆفیق عەلی ئەوی کوشت؟ عەلی کوشتی کاکە بری لێ ناردەدەرێ بۆ دوور عەلی وتی بڕۆ پۆلیسە وتی بڕۆ تۆ بڕۆ بۆ خۆم چارەسەری پۆلیس شت دەکەم وتی دەڵم بۆ خۆی کوشتووە پۆلیس دەڵم خۆی کوشتووە کاکە پیاوەکانی عەلی ئەو ئیشە تەرتیب دەکەن چۆن ڕوویدا؟ کاکە سەردار نردبووی بۆ ئەجیخانەکە تا ئەرن شتە ئەم یەکەم بچایی خۆی بینە کاکە بە ئەنقەز ڕوویدا کاکە بە ئەنقەز ڕوویدا مردووە ئەرن مرد عمر چی بووە؟ عمر خاڵە بە سەرسەرشکە بەس من نەمدەویست یارمەتی بدە خاڵۆ یارمەتی بدە بوەستە هێشتا تۆ ماوتە هێشتا تەواو نەبوو هێشتا پێویستم پێتە بەڵام ئەو جارە بۆ ژیان ڕزگارکردن تێگەیشتی كلهم دون دمت لي باوستا بيس راحت إشكا كش وقت الجيم ببري أري أقعد لين بي سكتك مكا أي سرت نتاشم جوابي ما دوا باشا كاك ما ترسي هو ده صالة دي ملاتا يستجوي كسيشي نبريوا ئەرەن تۆ بڕۆ بناو تۆمبیلەکە ئەی نابێ سرم بتاشم بڕۆ دەڵێم فێرە خاڵۆ هاتووی پەرچەمت کوت کێوە هاتوومە تاقیکردنەوەیەکی بچووک ئەنجام دەم برادەر بۆ خۆت هاتووی خاڵۆ پیاوە سیخوڕەکانت بەس نەبوون مەبەستەوەیە ها تازە ئەوە مرد بۆ ئێمە کاتی خۆی برایەکی خۆشەویستمان هەبوو کاتێ لە زیندان بووین ئەو تراشی بۆم دەکرد ئێستاش لە بەرەی خۆشەویستی تۆیە ئەو زۆر باشتر ڕیشەکەت بۆ دەتاشێت دەی کارەکەت بکە وریابە هیچ شوێنێکی جێنێڵی وەک سەرتاشەکان دەڵێن دەبێت زمانیش بەقەدەر دەست وریابێ لە کاتی کارکردن دەخەینە ئەوەی ماوەبا لەسەر من دێت دەزانی ملوانکەی کۆترچی عەلی برا ئەو هێڵە تووکاویە سوور و جوانەیە کە لەسەر گردنی هەندێک کۆتردا هەیە
خۆشەویستەکەی دەنووکی بە شوێنی ئەو ملوانکەیە سوور و جوانە دادێنێ بۆ دەبڕینی خۆشەویستی خۆی بۆ کۆترەکەی تر. بەڵام هەندێک جار کۆترەکان لە زۆری خۆشەویستیان قورگی یەکتر کونکون دەکەن. واتە زۆری خۆشەویستنی یەکتر دەبێتە هۆی مردنی یەکێ لە کۆترەکان و مانەوەی یەکێکی تریە. لەبەر ئەوەشە ئەو ملوانکەیە سوورە ناوەکەی لەگەڵ خۆیەتی. مادەم ئێوەش ئەوەندە یەکترتان خۆش دەوێت با بزانین کامتان ئەو ملوانکەی لە ملیدا قایم کردووە. مادەم ئیتر هەردووکتان دوژمنی منن، ئێستا دەینە سەر دوا پرسیاری تاقیکردنەوەکە. هەر یەکێکتان بمرێ ئەوەی تر بە سەلامەتی لێرە دەچێتە دەرەوە. با بزانین کێ ئەوەی تری زۆر خۆش دەوێت. کام لە ئێوە ملوانکە سوورەکەی لە مل کراوە؟ مژدەم دەرێ برادە لە تاقیکردنەوەکە دەرچوو. زۆر باشە، هیوادارم نمرەیەکی باشم هێناوی خاڵۆ. هێشتا تێنەگەیشتی برادر. پیاوی خۆم بە خۆم تاقی دەکەمەوە. تاقی کرایەوە لە تاقیکردنەوەکەش دەرچوو. وەرە 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 پێش سیرکە. ئەوەش دیاری دەرچوونە لە تاقیکردنەوە. ئەو بە تەماچی خاڵۆ. بۆستە 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 بام پێت بڵم بە تەماچی ئەو جارە. چاودێریم لێت کردووە؟ خۆزانیتە سەرداریش بە تەمای چ کارێکە ها؟ کاسێتەکەت بر دەیدەی بە من تاوەکو سەردار بۆ جەنابەت ساف بکەم. باش تێگەیشتومە؟ دەتەوێت تۆڵەی عومەر بە من وەربگریتەوە ها؟ بە هیوای لە ساغی برا. دیسانەوە بوەستە زەلام پێت بڵێم ئەو عەلیەت بینیوە. ئەو عەلیە شتێکی تێدایە بەڵام لە ئەو شتە چییە؟ هەرچەند بکەوێ هەڵدەستێتەوە. بەڵێ وایە ڕاستە. بۆچی وەک سپرینگ بە عەرز دەکەوێ بەڵام هەر هەڵدەستێتەوە؟ بۆچی نامێتەوە لەو شوێنێ بە عەرز دەکەوێ ها؟ سێرم کە وابزانم تۆ خەریکە ئەو پیاوەت خۆش دەوێ ها؟ ئاگادار بە ئەگەر مرۆڤ ئەو مریشکەی خۆش بوێت کە دەبێ ملی هەڵکێشێت بە برسێتی دەمێنێتەوە. نیشانەکەم بۆشی دەکەیەوە خاڵۆ؟ نەخێر، ڕێگایەکەت پێنیشان دەدەم تا بتوانی بەهۆیەوە لێی دەرچی. ئەمە بگرە بیگەێنە ئەو شوێنە با لە قسەمان دەرنەچێ. بوەستە داخۆ هەڵەمان کرد ئەومان هێناوەتە ئێرە فڕێماندا نێوان گورگەکان. ناخاڵۆ ژیانمان ڕزگار کرد. تۆفیق با لەو نزیک نەبنەوە، نە ئەمانە نە ئەوانی تر. ئەگەر پێویست کا بمکوژی لەبەر ئەوەی وتم با لێی نزیک نەبنەوە دێی و من دەکوژی. خاڵۆ لاریم ناوێ. ئەوە ئێستا نیشانەکەت بۆشی دەکەمەوە. بڕۆ. ئێستا بەخۆم دەوت کە ئەو پیاوە هەیە ئەو پیاوەکەی دوێنێ ها منی لە بەڵایەکی ئەوها دەرهێنا کە خۆشم یعنی نەم دەتوانی خۆم لێی دەرباز بکەم. تەواو حاڵی ئازاد باشە دەژی خێزانەکەشی باشنە. بۆ سەلامەتی ئەو هەموو شتێک دەکەی وانە؟ یعنی ئەو بۆشەی یاریەکە نییە چونکە بەڕاستیەتەوێ.
خۆزگە منیش ئاوا دەبووم بەڵام من وانیم خاڵۆ ئێمە هەردووکمان ئاوانین گەروا بووە شتێکت دەوت ڕاستەکەت پێ دەوتم بەڵام دڵنیام نایڵێی چونکە بەلای تۆ من وەک ئازاد نیمی تر خۆزگەوا دەبووین خۆزگە دەتوانی شتێک بڵێی دەڕۆم خاڵۆ خۆزگە دۆستانمە پێ دەوتم دەدوت کە من منداڵەکانی خۆم نەکوشتووە خۆزگە دەدوت کە تۆ من ناناسی دەدوت من لە پاڵ تۆ پیلانم دانە ناوە خۆزگە دەدوت دامنا بەڵام دواتر وازم لە هێنا خۆزگە درۆت لەگەڵم دەکردم بەڵام نایڵێ دەڕۆم خاڵۆ خۆزگە ڕێگە نەدەدا بڕۆم بەڵام دەزانم کە ڕێگە دەدەی چونکە ئێمە ئاوانین وەکو تۆ ئازاد نین چونکە ئێمە یەک خێزانین خاڵۆ بۆچی نایڵێ خاڵۆ ناتوانم بیڵێم بۆچی من دەیزانم بەڵام بەو ناڵێ ناتوانم بیڵێم چونکە تۆ پیاومی بەڵام ئەو کوڕمە پێی بڵێم لەگەڵم دەمێنێتەوە ئەگەر بمێنێتەوە لەگەڵ من دەمرێ ئەو لە خوێنی من نییە ئەو گیانی منە ئەو دوا کوڕمە دوا کوڕم ناکەمە قوربانی هەمان پیاو نایکەم ئەو پیاوە ناتوانێ ئەمە بکە خاڵۆ نەتوانێ بیکە خۆی دەیزانێ برادر هۆ لێرە بوەستە ئەزەل پەیمانی داوا ئەو منداڵە هیچی بەسەر نییە ئەو پەیمانە ئەزەل داوێتی من نەمداوە وایە برادر کەواتە تۆش ئێستا پەیمامدا خاڵۆ نابێت زان هیچی بەسەر بێ ئەمانە ئێمە بەچی تێگەیشتون تۆفیق ها قابلە ئێمەی خاوەن ئەزمون منداڵێکی ئەوها بچکۆلانە ئەزیەت بدەین واز لە قسەی گەورە بێنە خاڵۆ پەیمانم دێ خاڵۆ پێویست بە پەیمان ناکە ناوی من زۆر لە پەیمان بەنرخترا ئێوە وەک ئەوەی وتم بیکەن کەس ئازاری پێناگە دەی خوافیز هەرێوە چی وت پەیمانی دا چی وت دەی کاکە دەی نیگەرانمە بە مناڵەکەی چی بەسەر نایە گەر پێچەوانەیە گروپدا ئێمە تەواو دەکا پەیمانی ئەوەیدا دەنگێکی خۆش لەو ئامێر نایەتە دەرەوە گاڵتە دەکەم کوڕەگاڵتە دەی مەسخی خۆت بکە من کاتی خۆی تەپڵم لێتدا لە ژورۆپیان دەوتم تۆفیق تەپڵ ژوورەوە کوێ؟ بەسم ژوورەوەیە ژووری ماڵی لە ژوورەوە ئەزانی درۆستم دەزانم زیندان دەڵێ خۆ مناڵ نیم بەڕێکەوتین خاڵۆ ڕێککەوتین جان وانە ئەو شتەی کردمە بە باوکت بڵێ وەڵڵای یەکسەر سەرمەڵ دەقەنێ
پێی ناڵم دەتوانێت بتمانم پێ بکەی متمانە دەکەم. ئەو پیاوە چێیە؟ کوا چێ؟ کەس لەوێ نییە. تو ئێستا لە قوتابخانەی موسیقا لێ دەدەی. وەرن وەرنە ئێرە. وەرە ڕۆڵە گەنجی خوێنگەرم وەرە. تۆ پێشتر قەت ماسیت گرتووە ها؟ کەواتە نەتگرتووە ها؟ سێرکە ماسی گرتن زۆر گرینگە. چەند ساڵی ترکە گەورە بووی دەبێت زۆر باش ماسی بگریت. بیگرە بزانم بیگرە ئەمە بخەژێر هەنگڵتەوە ها. دەیتون بیگرە هەدەی ئافرین. ئاوا بیهێنەوە بی بە سێرکە. ئیمڕۆ ماسی زۆر هەیە سێرکە. ماسی زۆر باشیشەیە. ئاگادار بەوا بزانم ئەوە ماسیە لە ڕێگەوە هات. هەتیوە لەو ڕۆژەوەی مردووە نەفرەتەکانی هەر بەردەوامە تا تۆڵەی پەیوەندی بە نەفرەتی و عومەرەوە نییە. جان ناڕەحەتیەکی هەیە و تەواو. ئەیشان تۆ لە مەردایەتی و مناڵاتی تێناگەی. ڕێک وەکو عومەر وانە بوو. بەڵام ناماقۆڵیەکی لە مەمەدیشتا هەر هەبووە. کەوایە واز بێنە کوڕە نەخۆشەکەی عومەر گەورە مەکە. وەڵڵا جار دەڵێم بۆ تۆیە. هەلۆ چۆنە برادەر لە یەکتری دەوەشەینەوە ها؟ گەرموویەکی جان ئازار بدەیت. بەڵێ چی دەبێ؟ بۆ بێدەنگ بووی برادەر چی دەبێ ئەگەر دەستی لێ بدەم ها؟ چی دەوێ ڕامیز؟ پێشوەختە وەڵامی جارەکەی پێشوم بۆ تەواوکە. جاری ڕابردوو تەواو نەداوە. دەتوت کە هیچ شتێک لە لام گرنگ نییە. هیچ شتێک لەو دنیاە لە لات گرنگ نییە ها؟ بیرە دێوانیە؟ منیش بیرم کردەوە. وانییە ها؟ ماڵەکە جان وەڵام دەوە بزانم بەڕاستی پێم بڵێ هیچ شتێک بەلاتەوە گرنگ نییە ها؟ بەرمدا ئازارم دەدا. دەست بە کوڕەکەم مەدە. گەر دەردێکتەیە لەگەڵ من چارێکی ڕامیز. هەز دەکەیت تا ئێوارە ئاوا قسان دەکەین سەبارەت بە من هەوا خۆشە ها؟ ئەگەر بەڕاستی هیچ شتێک بەلاتەوە گرنگ نییە کەوا با منداڵەکە فڕێ دەینە ناو ئاوەکەوە. دواتر دەست بە قسان دەکەینەوە چی دوت؟ بۆ دوجار دەیپرسم برادر لات گرنگە یان نا؟ لام گرنگە. تەواو جان بەردە کوێم لێ بوو. هەتووی پیسکە بەریدە تەواو بەریدە. بردتەوە تۆ بردتەوە بەریدە. هێشتا نا. ئەگەر ئەو شتانە بکەی کە پێت دەڵێم لەوانەیە منداڵە تاقانەکەت بژی. پێم بڵێ ئەوەی پێت دەڵێم دەیکەی. چیت دەوێ؟ دەتوێت چی بکەم ڕامیز بڵێ؟ نیو کاتژمێرت هەیە چەنگیز. وەرە ئەو شوێنەی پێت دەڵێم
چەنگیز باش گوێ بگرە ئەگەر بێت و شتێک بە پۆلیس یان بە کەسێکی تر بڵێ ئەو کاتە منیش وا حساب دەکەم کە ئەو هەتیوە هیچ شتێکی بەڕاستی بەلاوە گرنگ نییە باش بزانە. جانی زۆر ئازادە تەواو بوو؟ ئەوە تەواو. تەواو. ماسی گرتن خۆش نییە باش تێشی تر بکەین. وەرە با لەگەڵ تۆ بچینە شوێنێکی تر ها؟ یانەوە تا دەڵێ تۆفیقم سزادا لەبەر خیانەتکردنی یان ئەوە تا دەڵێ مردووە. یعنی ئێستا چی بکەم بیکوژم لەبەرەوەی جەنگیز گومانمان لێ نەکا؟ من بۆ ئەمە ئاوام دەکرد یانی تۆش دەبێ شتێ بکەی کە بەمە بچێ. نا دەڵێنەوە دەمان لێداتا لە خۆت شتێکی وە. تۆ دەتەوێت چی بڵێ؟ جلەکەت ویست بۆ کاکە بەرگێکی نوێت بۆ بێنم؟ بیکە یەک خەیاڵ بەسە بۆ تێگەیشتن وا دەبنێ کە بە گوێرەی ئەوەی بیستوتە لە هەموو شتێک تێگەیشتی. هەندێک جار هەندێک شتی زۆر بچکۆلانە کە حسابت بۆی نەکردووە هەموو چارەنووس سەراوجێر دەکات. تەواو کاکە چکار دەکەم نەکەی پرسیار بکەی بڵێی باشە. چۆن لە دەستیان چووە؟ بۆچی هاتووی؟ تا بڵم سپاس خاڵۆ جەنگیز بە یارمەتی پیاوەکانی تۆ نەبایانەی دەتوانین لێ ڕابکات. مەبەستم ئەوەیە کە جەنگیز لەوانە وتویەتی کە ئازاد دەژی و نەمردووە. خاڵۆ گەر دەڵێ من دەچم چاوەدیریەکی ئازاد دەکەم ئەگەر دەڵێ دەچمە شوێنەکەی بۆ دڵنیابوون. بۆ دڵنیابوون ئیتر پێویستە دڵی کەنعان دەربێنی و بیبەی. خاڵۆ گەر دەتوێت ئەوەشیان دەکەم. پێت ناکرێت چونکە تۆ گوێت لە پەیمانی من نەگرت. دەبوایە عەلی بکوژی حەقی ئەو کارە ئەوە بوو نەتکوشت. بڵێ پێم نەکوژرە خاڵۆ. دڵسۆزی هەموو ڕۆژ دەرچوونە لە تاقیکردنەوە. تۆ دڵسۆزی خۆت تەواو نەسەلماند.
نەکەی خاڵۆ بیگرە هێشتا لێرە تەواو نەبووە ئێستا نابێ خاڵۆ ئەزەل پێویستی پێمە خاڵۆ ئەزەل پێویستی بە کەسانێکە متمانەی پێیان بێت تۆ منت شەرمەزار کرد برادر بیگرە بەیانی لێرە بڕۆ ئەزەل ڕێگایەکەم بۆ دەدۆزێتەوە دەیبینی ئەزەل ڕێگایەکەم بۆ دەدۆزێتەوە هیچ کەسێ پێش وەختە نایڵێ بەڵام لە دەست پێکردنەوەی ژیانی دووەمدا یانەوە تا دۆستەکانت شتێ لە تۆ دەکەن یانەوە تا تۆ لە دۆستەکانت منت ویست بوو خاڵۆ ئەزەل تەلەفۆنم بۆ ناکە چۆنە یاریان بە ئێوە کردووە ئەو کچە داماوە بووە بە قوربانی پیاوی کەنعان بووانیە سێ گولەی لێدا دوانیان لە سنگی و دانێکیش بۆی کرد خاڵۆ چی قازانج کرد؟ کاری ئەو پیاوە یاریکردنە بە مرۆڤەکان تۆفێق کوێ زۆر ژان بکات لەوەی دەدا بەس ئەوانێ خاڵۆ هەموو کەسانی لەو کارەدا نوا ناکەن؟ برادەر جاری ڕابردوو شەرمەزارت کردم لە کاری ئێمەدا هەڵەیەکی ئاوا بە گیانی بکەرەکە قەرەبوو دەکرێتەوە بۆ قەرەبووکردن بانگت کردوم؟ بەڵێ بەڵام بە گیانت نا بە دەستەکانت کەنعان دەستی بەکار کردووە دەبێ ئازا لە نێوانەکە دەربێنم شوێنێکی بۆ بدۆزمەوە بەڵام پێویستە کەسێکی لەلادانێم کەسێکە بتوانم متمانەی پێ بکەم ئەو کەسە لێرە نەبێ چ دەبێ؟ تۆ دەتەوێت لە ناوەڕاستی شەڕەکەەوە بی ها بەڵام ئێستا نۆرێ ئازادە ژیانی ئەو بپارێزە نەخێر گەرجانم دەبەی بی بە خاڵۆ بەڵامی تر هیچ پەتەکەم مەخە دەست خاڵۆ کوڕا هەمومان لە پاڵیەکین خوارزە نایبینی مادام لە پاڵیەکین بۆچی تۆ هیچت بەسەر نایە ها خاڵۆ بۆ ئەزلی چی لێ بەسەر نایە ها بۆچی جەکانی چیان لە بەسەر نایە ئەوانی سەرەوە برادەر خاڵۆ ئەوەی ڕوویدا بەسەر بەهار هات بەسەر کامیل هات بەسەر ئەرەن هات بەسەر خوشکم هات مادام لە پاڵیەکین بۆچی ئەو چەکانی بەدەستی خۆت دەیدەی کەسانی سەرەوەی دژی خۆت ناکوژێ ها بە پێوەمانەوە تاوانە خوارزە کاتێک گولەکە دەڕوە ئێمە دووبارە هەڵدەستینەوە سەر پێ داخۆ تاوانە شەڕ بکەی و تا ئێستا لەسەر پێ بمێنیتەوە نەزانم خاڵۆ من چی بزانم من ناتوانم وەک تۆ سەیری کەم و هەموو شتێک ببینم بەڵام تۆ دەتوانی وەڵامی ئەو پرسیارانم بدەیەوە کە کرد من لەبەرەوەیە کە گەر یەکتر بشکێنن کەس نامێنە شەڕ بکە لەبەر ئەوە دەترسنەوە گیارێکی تەواو بێ خاڵۆ تۆ ئێستا بە شێوەیەک زمانت لەسەر من درێژ دەکەی وەک بڵێ تۆم هەستوەتە بۆسەوە لەبیرت چوەتەوە کوڕە تۆ گومڕابووی و من ئەگەر جەم هێشتپایی دەتوانی هەستیەوە سەر پێها مەسەلە ئەوەیە خاڵۆ لەوانەیە هەستا بامەوە خۆزگە جێت هێشت بام ئەزەل و ئازاد و لەوانەیە تێکشکا باین بەڵام لەوانەشە
بۆ خۆم هەستا بامەوە سەر پێ خاڵەوە. وامەکە تخوا بەریدا لەکوێیە؟ تۆفیق دەتەوێ بێی؟ وەرە تۆ خاڵۆ بۆکوێ چین؟ تۆفیق ئەزەل خاڵۆ دۆزیەوە؟ بەڵێ چی بووە؟ لەم بەزم و ڕەزمە شتێکم هاتاقلی. ئازاد بە ئەو لەبیر نەکەی کەسنی ئازاد بپارێزێ وانە؟ تۆفیقە دەڵێ بچم بۆ پاراستنی ئازاد؟ تۆفیق لە تەقسیمە تەنبیخانە هەشتمین کات. باشە تەفۆ بیرێکی باشت کردەوە خوارزە ئافرین بۆ تۆ. ئاها سیرکە شتێکم بۆ جێشتووە لە شوێنەکەی خۆم لە ناو چەکمەچەکەمە بۆ تۆیە لەش ساغ بێت تەفۆ. هاوڕێتێکی باشی پیرەپیاوێکی وەک منت کرد. هەر سەلامەت بی دەی ئەمانەتی خوا. باش کاک دکتۆر خۆشم بەتەواو بێمە سەردان بۆ حاڵی دایکم. سەلامەت بی ڕۆژێکی خۆش. چوە دەرەوە پەیوەندی بە جەنگیزەوە کرد. من لەو بارەوە قسەی لەگەڵ بکەم؟ ها باتێ بگەێنم بزانم بە منی دەڵێ دەچم دەی دۆزمەوە کارەکە خۆم چارەسەری دەکەم بۆ خۆمان بەکاری دێنین. باشە خاڵۆ من هەمیشە کتێبەکانت دەخێنمەوە دەزانم تۆ مێشکی تۆ چۆن کار دەکا بۆ خۆمان بەکاری دێنین دەکەی نەسی خۆی خۆمان. بچکۆل ها خاڵۆ وس ئەزەل بیڵێ تۆفیق ئەمڕۆ تۆ پشوو بدە. عەلی تۆ شەرمین نابێ من دەستم دەی دۆزمەوە دەیهێنم لە هەر شوەیەک بێ دەی دۆزمەوە وەڵڵی دەیهێنم بەرپرسیارەتی منە کاکە. ئیترم کارە بەرپرسیارەتی تۆ نییە تۆفیق. عەلی پشوێک بدە تۆفیق. بەرپرسیارەتی منە کاکە. کوڕا مانگێک لەمەوبەر ئەمەم بۆ کڕی لە قوتو هەڵم نەگرت تا بە دیار نەکەوێ. تۆ تێدەگەی کاکە؟ ئەدی تۆ تێدەگەی بەرپرسیارەتی منە. بیهێنە بۆ ئێرە قسەی لەگەڵ مەکە با هیچ پێ نەڵێ بە هەموو لێرە بڵێ
کە لەگەڵ خۆتینە دەوانێت شتێکمان پێ بڵێ. ئەی چۆن ئای چۆن بیهێنە ئێرە تۆفێق. ئەزەل ئێستا کە ئەو کچە هات ئێرە بڕیارە داوە چی لێ بکەی ها؟ تێنەگەیشتم. ئەزەل تێدەگادی ئەو کچە لە کەیەوە بۆتە جاسووسی ئەوانە لە پێش مەمەدەوە لە پێش کوشتنی بەهارەوە ئەگەر ئاوا بێ کە ئەو کچە هات بۆ ئێرە چ بڕیارێک دەدەی ئەزەل؟ گەر من میدەم لێ خۆشبوون نییە، لە فەرهەنگی مندا لێ خۆشبوون نییە. عەلی گەر لە پێش بەهار ئاخ تەفۆ کچ نەماچەی خۆشویست لە فەرهەنگی منیشدا لێ خۆشبوون نییە. کە هات تۆ بە قسەی بێنە عەلی. بە قسە دێنم ئاسانە بەڵام تۆ بڕیار بدە. گەر ئاوا دەرچوو چی لە شەرمیندەکەی؟ تۆفێق کوڕەکەم چۆنە؟ دەڵێ عەلی دێ دێ؟ ها؟ تۆ لە هەموو کەس باشتر عەلی دەناسی تۆفێق. بەڕای تۆ بۆ خۆی دەچێ؟ چەندی جار بۆ خاتری ئەزەل خۆی فرەدایە بەرگولە. لای هەندێک کەس مردن لە چوونە بەندیخانە زۆر باشترە دەزانی؟ ئازاد ئەو کاتی بە تۆی نەوت دەچمە فلانە شوێن و فلانە شوێن ها؟ نەخێر کەوایە خۆی تەسلیم ناکە. پێش 10 ساڵ ئەزەلی فرۆشت، دووبارە دەیفرۆشێتەوە. من وام زانی ئەو عەلیە پیاوێکی مەردە، بەڵام هەڵە بوو. لەکوێ هەڵم کردووە نازانم. هەموو شتەکان تاوانی عەلیە باوکە؟ وتنیەوەی بچی خۆی تەسلیم کە ئاسانە؟ بۆچی ئەزە سیدیەکەیدا بە عەلی؟ تۆ بۆچی ڕێددا؟ ئەزەل بۆچی ڕێدا؟ چونکە ئەزەل عەلی نییە. ئەزەل بژمرێ هاوڕێکەی خۆی نافرۆشێ. تێگەیشتی؟ بژمرێ بە خۆی بەگرتنی نادا. من بۆچی ڕێمدا؟ چونکە کاسێتەکە دەبێتە بەڵگەیەک بۆ دادگا. بەڵام بەس نییە ها. لەوانەیە دووبارە ئەزەل بچێتەوە زیندان. بۆیە وتم لەگەڵ کاسێتەکە پێویستیش دەکات تاوانبارەکە بە خۆی ڕاستە و خۆدانی پێدا بنێ. لەبەر ئەوە بۆ خۆم ڕێمدا. باوکە 3 ڕۆژ لەمەوبەر عەلی وەکو کوڕت وا بوو. چی ڕوویدا ئەوها بە 1 سات لەبەر چاوت فرێددا؟ ئەزەل جارێکی تر نابێ بچێتەوە ناو زیندان. هەرەوندا. ئەی باش عەلی چی بەسەر دێ؟ کەی ئەوت لە ژێر پاراستن دەرهێناوە؟ ئازاد چییە ها؟ تۆش؟ عەلی نزیکترین هاوڕێی تۆ بوو. ئێستاش دەیکەیتە بیتاقە بۆ ئەزەل؟ بزانە من کاکە عەلیم لە هەموو کەس خۆشتر دەوێ، تەنان لە ئەزەلیش، لە خاڵۆ زیاتر. ئەی چۆن؟ کاکە عەلیم تاوانەکەی کرد، کاکە عەلی پیاوەکەی کوشت. ئەرێ بۆ خاتری خوا ئێوە تێکچوونە ها؟ دیارە تۆ قەت پیاوت نەکوشتووە. تۆفیق ئەوان چی؟ ها؟ ئەوان پیاوی خراپ بوون؟ کوشتنی ئەوان ناکە هی جوانیە؟ ئەرێ تۆ بۆچی دادەبەزیە سەرم ها؟ بۆ خاتری تۆ قسە بکەم لەبەر خاتری تۆ لێگەڕم ئەزەل دووارە بکەی تۆ زیندان؟ تۆ ویژانت قبوڵی دەکا؟ تۆفێق پیاوەکان کۆ بکەوە. ئەو عەلیە بدۆزنەوە بیهێنن. خۆی بە هەر کونێکەوە کرد بێ بیهێنە دەرەوە بۆ میبێنن. دەی